بەناوی خوای بەرزوبێ سڵاوی خوای گەورەتان لێ بەوەم کاتەوە هەموو کاتێکدان پڕبێت لە خۆشی و کامەرانی بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ. خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەم ڕۆژ لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ دووباراتینەوە خزمەتتان با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێوە. ئەخوازین کاتەوەی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوان با تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخشەکانی و جارێکی تر عمری ئەمانەتی پێڕەوا بینین کە لە خزمەتەوەی عزیز و خۆشەویستدا بین. بینەرانی عزیز تاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. درود و سڵاوی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم و سڵاوێکی تایبەت بۆ ئێوەی عزیز و خۆشەویستیش لە هەر کوێیەکەن. یادێک لە سەروەری مرۆڤایەتی و پێگەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرهەمی شعری شاعیرێک یا خانمێکی شاعیردا دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان بە بەشێ لە تێکستەکانی بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە. تەوەری دوایین بەرنامەکەمان قسەکردن لەسەر دۆخی دایانگەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ بەرفراوانبوونی کۆمەڵگە و بەرەو یا زیادبوونی ڕێژەی دایانگەکان لە هەرێمی کوردستان. کۆمەڵێ لێرە زۆر جار کۆمەڵە شتێکی نەخوازراو لە نێو دایانگەکانەوە ڕوو دەدرێت لە خزمەت نەکردنێکی شیاوی مناڵان لە نێو دایانگەکانە. ئێمە ئەمڕۆ دەپرسین دۆخی دایانگەکان دەبێت چۆن بێ و کامەیە ئەو دۆخە تەندروستەی کە بۆ مناڵ پێویستە ڕەچاو بکرێت. ئەمە دەکەینە تەوەری دومی بەرنامەکەمان. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ناڕەزایەتی چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی تەرخانکردنی بەڕەداراییەکی کەم بۆ پارێزگاکە یا بۆ پرۆژە تاوانکراوەکانی پارێزگاکە چین و توێژەکانی پارێزگا ناڕەزایەتێکی زۆریان دەربڕی. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر تەواوی ئەو ناڕەزایەتیانە دەکەین بە میوانێکی تایبەتمان لە پارێزگای هەڵەبجەوە. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بوون لەگەڵ ئەو راپۆرت و زانیاری و بڕگە هەمیشەییانەی کە ڕۆژانە لە بەرنامەکەدا بینەری دەبین. بەڵایزان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشەوەی سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان و پێکەوە بینەری ئەو گۆڕانکاریانە دەبین کە بەسەر نرخی دراوەکاندا هاتووە. بەڵایزان لە بڕگەی یادەوەریەکان باز لەو ڕوودا و مێژوە گرنگارە دەکەین کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان بین. بیستی یانزەی هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی جیهانی پاراستنی مافەکانی منداڵ و پاراستنی منداڵ لە تەواوی ئەو تونند و تژیانەی کە لەلایەن خێزان و کۆمەڵگەوە بەرامبەری دەکرێت.
بە تایبەت توندوتیژی جەستەیی و دەرونی و سێکسی و هەروەها ئیشپێکردنی بە زۆر، هەروەها هەوڵدان بۆ هۆشیارکردنەوەی دەوڵەتان لە بە ئامانجنەگرتنی منداڵ لە تەواوی جەنگە لە ناوبەرەکاندا کە ساڵانە منداڵگەلێکی زۆر دەبنە قوربانی. 21 ساڵی 1820 بە هۆی ناکۆکی ئاینی و سیاسیەوە مەولانا خالیدی نەقشبەندی پێشەنگی ڕەوتی نەقشبەندیەکان لە کوردستان لەلایەن ڕەوتی قادریەکان و خودی شێخ مارفی نۆدێوە ناچار کرا شاری سلێمانی جێبهێڵێت. مەولانا خالیدی نەقشبەندیش لە پێناوپاراستنی خوێن و گیانی هاوڵاتیانی شاری سلێمانی و شوێنکەوتوانی بە ئاشتی شارەکەی بەجێهێشت و لە دەرەوەی وڵات مایەوە تا کۆچی دوایشی کرد و لە وڵاتی شام بە خاک سپێردرا. 21 ساڵی 1910 کۆچی دوایی ڕۆماننووسی ناوداری ڕووسی لیۆن تۆڵستۆی، جەنگ و ئاشتی لە بەرهەمە ناودارەکانی تۆڵستۆن. 21 ساڵی 1925 شەیدکردنی مجاهید و زانای ئیسلامی وڵاتی فەلەستین عیزەدین قەسام، ناوبراو لە بنەماڵەیەکی ئایندار لەدایک بوو و بڕوانامی شەرعی لە زانکۆی ئەزهەری میسر بەدەستهێناوە. 21 ساڵی 1979 داگیرکردنی مەسجدی الحەرام لەلایەن جوهەیمان عوتەیبە و گەمارۆدانی خەڵکەکەی، ئەوەش لە بەرەنجامی هەڵگەڕانەوە و کودەتا بوو دژی بنەماڵی حکومڕانی ئەو سەردەمەی سعودیەوە، بەڵام پاشتر بە توندی دژی شۆڕشەکەی وەستانەوە و خۆی و شوێن کەوتوانی لە ناوبران. راپۆرتێکمان لەبارەی خۆشەویستی و جۆش و خرۆشی خەڵک لە خۆشەویستی و سەنا و مەدحی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەتایبەت لە مەولودنامەکانە بۆ ئامادەکردوون. پەیامنێرمان سۆیب محەممەد لە سەی سادقەوە و راپۆرتی بۆ نردوین، با پێکەوە بینەری بین. لە پیرۆزەدا هەزاران سڵاو دەنێ بۆ گیانی پاکی فەقی کائینات محەممەد الموستەفا صلی الله علیه و آله وسلم. ئێمە وەکو کوڕانی حاجی شێخ عەبدول هەمیشە لە خزمەت کاری خۆشەویستانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوامە بین ئینشاءالله. خوای گەورەتەمەند باقیدا ئێمە خزمەتکاری پەیامی خوا و عشق و ئەوینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. نزیکەی ئێمە تقریبا 1000 نەفەرێک 700 بۆ 1000 نەفەرێک بەجارێکە ساڵانە. شرفێکی بێن بەشتو ئەی خزمەتکردنی ئەم جیلێ ئەنا ئەوەی کە جەنابتە بینە دام و دەستگا ڕسمیەکان لە خەڵکی هەموو چین توێژەکان بەجارەتیان. بەرنامەکانی ئێمە پێگاتووە لەوەی کە سەرەتا بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین و دواتر وتاری مامۆستایانی ئاینمەند دەبێ باسی پەیامی پێغەمبەری خواکەن صلی الله علیه وسلم و دواتر کۆمەڵە مەداحبێژی باشمان هەیە کە بە قەسیدەی جوان و بە وەسف و سەنای پێغەمبەری خوا شەوەکەمان بۆ ڕەزاوەکەن.
کردەواری ئێمەدا ئەم بۆنەی مەولودە مناسبەتێکی کۆنە پێم وا بێت لە ناو کوردەواری ئێمەدا یەکەم جار لەوە چێ ئێمە پێی هەڵسابین لە ناو میلەتەکانی ترا کو مێژووەکەی باسی لێوە دەکات. لە وڵاتی ئێمە ئیسفادە زۆر لە ئەم مناسباتە کراوە بۆ بۆنە کۆمەڵایەتی و ئاینیەکان پتەوکردنی ڕۆحی ئاینی زیاتر پێ بۆیەس کراوە بۆیە بە تایبەتی لەم سەردەما ئەگەر ئیسفادە لەم حاڵەت و مناسباتە نەکرێ بەوەی کەوا حاڵەتە دەعەوی و دینیەکە بۆ خەڵکی زیندوو کرێتەوە و ئامۆژگاری بە خەڵک بوترێت و سیرە و ژیانی پێغەمبەری خوا سەڵم چمکێ لە هەموو جارێک لە شتەکانی هەڵدرێتەوە باسێکی کرێ بۆ خەڵکە ئاشنا کرێتەوە لە مناسباتانە پێم وایە شتێکی باشە بۆ خەڵک و ئیسفادەی ژی لێ ئەکات. بنسبة يادي مولودي بيغمبر صلى الله عليه وسلم اگر سيري كاين لتواوي جيهانا ولا تواوي جيهاني مسلمانان وبتايبت دروبري شاري سي صادق وقضايا سي صادق اگر سيري كاين ام مولودي بيغمبر صلى الله عليه وسلم لتواوي مزقوتكانا ولا مناسباتي مالكانا ولا تكيه ولا شويه قشتكانا هلا قائم قامتي بريزوا هتا وكو يكيتي زانا يعني بريزكا وكو ناوندكاني خويندن تاوكو خويند كاران تنانا لناوندكاني خويندنا يادي مولودي بيغمبر صلى الله عليه وسلم اكن ولا همان كاتا شيريني اجيرن وفيروزباري ليكتر اكن بوني يادي لدايكوني بيغمبري خوا صلى الله عليه وسلم. پڕ لە ورودی مەولودی پاکت هات و فیدایە سەری بەغیبتەم بۆ ڕێگا و خاکت گڕەی بیابان تەبەسوم گرتی و خاری بوو بە گۆڵ ئەندەلی بیدڵ لە دەوری جەم بوون بە گیان و بەدڵ نەوشە کۆفتەوەرد لەو خاکە دێمە چ جنبوشێکت هێنایە وجود قندیلی علم و مەحەفەی توانین بەرد و درەختت هێنایە سجود هاتی چاوانی ئامینە گەش و مەککەش شەبارە جەلای نێونیگاد نەسیمی حوبی ئەفشان کرد یارە ئیشارەی نازت شەقی کرد سەنگی زیبایی قەمەر جیلوەی تەجەلات ڕووناکی بڕی لە چاوی ئەختەر قدومت ڕەحمەت هیجر و هیجرەتت وەشتی هیدایەت شاهیدە لەسەر قامەتی حوسنت بە نەسسی ئایەت قەیدی کۆیلەیی شکا بۆ بشرای تەلعەتی ڕووی تۆ لە هەیبی عیشقت گڕی بەردایە دەشت و دەروکۆ من بە قوربانی مەخمەڵی ڕێگای مەولود و حەڕات فیدای مەحمەلی پڕ لە نیازی زەمزەمەی ڕێگات قبول بفەرموو ئەی جانی جانە سەنای نەحیف و نالایەقیم خۆ هەتا قیامەت من سەناخوانم لە دەوری چڵی مەحەبەتی تۆ ڕەوزەی عیشقی تۆ یا ڕەسوول ئامان جنبوش و حاڵە هاتوو مەسایەی ڕیازی ڕەوزەت بەم خەت و خاڵە بۆ زەوی چهر و درەختی حوسنت جریوەی مەلدێ بە ئازیزانە
دڵیش بەسەر دێ سەودا سەرانە تاکو بسووتێ میسلی پەروانە. بەڵێ خۆشەویستان، بێگومان شاعیر گەلێکی زۆرمان هەن لە مەدح و ستایش و خۆشەویستی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا و خۆشەویستەکەیان کردوتە هەوێنی بەشێ لە بەرهەمە جوانەکانیان، بەڵام ئەوەی کە تا ئێستا کەم بینی ومانەوە بیستمانە دەنگی خانمان بووە، بەتایبەت لە شێعر، بەگشتی لە شێعر و بەتایبەت لە خۆشەویستی پێغەمبەری پێشەواماندا صلی الله عليه وسلم. ئەمڕۆ خانمێک بە تێکستە شێعرەکانی خۆشەویستی و محبەتی خۆی بۆ پێغەمبەری پێشەوا و نوری چاومان دەردەبڕێ و بەرنامەی پەیامی ڕۆژمان بەم بەیانیەوە بە ئەوینەوە بۆ دەڕازێنێتەوە. ڕێناز جەمال شاعیر میوانی تەوەریەکەمی بەرنامەکەمانە بێ. ڕێناز خان زۆر بەخێربی، سواز بۆ ئامادەبوونت. من خۆم عاشقێکی سەرسەختی شاری کلاسیکم، بەڕاستی شارەکەت لە ئاستێکی زۆر جوانە بوو، وەکۆڵێ لە سەرتا تەسەورم ناکرد ئابە و شێوە بەرزە بتوانی شعری کلاسیکەوە ینی ماندووبوون و خۆهیلاکردنێکی زۆریە، ینی شاعیرەکانمان لە ئێستادا کە هەندێکیان ئەڵێن ئێمە حەزمان لە شعری حڕ و ئازادە، لەبەرەوەی کە خەڵکێک پێی وایە شعری کلاسیکی هێندە قورسە، هێندە هونەر و لێزانی ئەوێ بۆیە بەشە لە شاعیرەکانمان ناتوانن دەستی بۆ بەرن. بەڕاستی شەرەکەی جەنابەت زۆر جوان بوو، دەستخۆشی دەکەین بە هیوای بەرهەمی جوانتر و کاری ناوازەتر و زۆریش بەخێربی. پێم خۆشە باس لە ئەزمموی شاری خۆتمان بۆ بکەی. ڕێناز جەمال لەکەیەوە شاعیرە، لەکەیەوە دەنووسێ و کێ هاندەری بووە، کێ دەستی گرتووە بەرەو شعر و بەرەو نووسین؟ بەڵێ سوپاس، سەرەتا سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەخری کائینات، بۆ سڵاو بۆ یاران و شوێنکەوتوان و عاشقانی تا ڕۆژی مەحشەر، سوپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە. ئەلبەت وەک پێشتریش وتم، من ینی وشەی شاعیر تا ئێستا بە وەگەڵێ ڕەوام نەبینیوە کە بە خۆم و بە تێکستەکانی لەسەر تێکستەکانی خۆمای ببڕم. هەنێ جار ڕاز و نیازێکە چۆنەڵێ لە دڵ سەرەکا و وەک ناریەڵێ بە چاوەکە عبور، تەنها ئەوەندەکە من وەگەڵێ لە جۆرێ لە ڕاز و نیازان ناوم هێناوە. بەڵام سەرەتای ئاشنایەتی من، ئیتلاعی من هەر لە مناڵیەوە عادەتەن عاشقی خوێندنەوە بووم، بە تایبەتی کتێبە شیعریەکان، چۆنەڵی هەر لە سەردەمی تەلەبێتیەوە بە شیعری مناڵان ئێمە وەگەڵی ئاشنا بووین. دواتر وردە وردە لەگەڵ گەورە بوونا مەسەلەن زیاتر من هۆگری ئەو کتێبانە بووم کە بۆ منە ماڵی ئێمە کتێبخانەی هەبوو، کتێبی تیابوو، یعنی عایلەیەکی تاڕەدەیەک وەگەڵی خوێندەوار بووین، باوکم و ئەوان هاوکار بوون. من عاشقی زیاتر شیعرەکانی مەسەلەن ژانیمان و ژانی بوون و دواتر سروەی بێداری و دەست ڕێژی و شەو ئەمانی کە لە بەردەستا بوون، و دواتر لەگەڵ گەورە بوونا قۆناغ بە قۆناغ من زۆر هۆگری شیعرەکانی پیرەمێرد بووم ڕاستیەکەی، ینی خۆی شیعرەکانی پندەکانی لە هەر کوێ دێڕێکم دەست ئەەکە و ئەو کانسانە لەبەرەوەی وەک معلوبی لای جەنابتە ئێمە لە منتیقەیەکی تاڕەدەیە داخراوە بووین بەهۆی کیبار و دۆخی ئەو کاتەی کوردستان بەهۆی شەڕی ناوخۆ بۆی یعنی وەگەڵێ دەرفەتەکان کەم بوو لە بەردەستی ئێمە، لە هەر کوێ دێڕێکم دەست ئەکەوت. من ئێسش دەفتەرەکانم ماون ئەمنووسی، لای خۆم پندەکەم ئەنووسی، لای خۆم شعرەکەم لەبەر عشق و مەحەبەتی من بۆ نووسینەکە هەمیشە لە لام بوو. ئێستش زۆر جار ئەڕۆمەوە سەر یادگاریەکانی سەردەمی تەلەبێتی و مناڵیم، ینی ئەم شعرانە مەسەلەن شاهۆ بێکەس هەبوو، ئەمانی کە لە کتێبخانەکانی خۆمانە زیاتر بەردەست ئەکە و زۆرتر هۆگری ئەم شعرانە بووم و هەر شتێکیش کە لە لام ئەبوو بە پرسیار، مەسەلەن لە باوکم پرسی کەلی تێنە ئەگەشتم ئەمە چی، ئەڵێ باوکم زۆر بە سادەی بۆی وەگەڵێ تەرجەمە ئەکردمەوە. ئیتر من وام لێ هاتبوو شیعرەکانی پیرەمێردم ئەنووسی لە سەرەتایی وەک مەتەڵ لە مامۆساکان مەمداهێنا، ینی هەر دەرسێکە بوو بۆن منە دەرسی هونەر و وەرزشوانە کە زۆر احتیمامی نەبوو، مامۆستا زیاتر قسەی بۆ کردی. ئێمە لەو من ئەوەم بە دەرفەت ئەزانی، پرسیارم لە مامۆساکەمە کرد وەک مەتەڵ. مامۆساکەش جاری وا بوو جارێک بیرمە شیعرێکی پیرەمێردم لە مامۆساکەم پرسی، وتی یەک هەفتە لە خورماڵ گەڕاوم مەهناکەیم نەزانیوە، یعنی بۆ من زۆر بوو کە مامۆساوم پێ بڵێتە لە بەی شەشی سەرەتایی بووم. پیرەمێرد شیعرێکی نووسی بوو بۆ زانستی ئەو کاتە کرابووە، وەکو چۆن ئەڵێ قوتابخانەیە بۆ نەهێشتنی نەخوێندەواری لە سلێمانیا. پیرەمێردیش هاتبوو شیعری بۆ نووسی بوو، یعنی دێڕێ شیعری کە جێی سەرنجی خۆم بوو وەک ئەو کاتە ئەڵێ زانستی زۆر بەنرخە، ئومێدی ئاتیە ئەم ئیحتیفالە فالە ڕوو لە هاتیە،
منیش هاتم مامۆستا زۆر جار شعر و پندوشتی بە ئێمە ئەوە وەک مەتەڵ منیش هاتم ئەمەم بە مامۆساکەم وت بڕواکەی وتی یەک هەفتە گەڕاوم نەمزانێت چکە کاتانە دەرفەت کەم بوو مەسەرەن وەسیلەکانی ئیتصالات و کۆمۆنیکیشن کەم بوو ئیتر خەڵک ئەتوانین بە ئاسانی سێرچ بکەن. یەکەم بەرهەمی شیعری خۆت کەی نووسیت ئەگە بەبیرت بێ؟ وەڵاهی ئەو کاتانە لە سەردەمی وەگەڵێم تەلەبەیەتی من زیاتر مەجال بۆ نووسین ڕادیۆ هەبوو لەوێەوە من توانیم مەسەرەن بۆ ڕادیۆ منە بڵێ ڕادیۆ لە خورما ڕادیۆی هەورامان ژارە زۆر هەبوو زیاتر لەگەڵ ئەوە مەسەن کۆنتاکتمان هەبوو شتە بەرهەمەکانمان ئەناریتر شاری خۆت بوو یان هەراوە دەرتێنە مەسەرەن بۆ بەرنامەکان بەعام عامی بەرنامەکان تۆ سوودت لەسەر چاوەکان ئەبینی لە شیعری شاعران و لە پند و لە وتە و بەڵام خۆشم مەسەرەن پەخشانە شعرم ئەنووسی شعرم ئەنووسی ئیتر ئەو کاتە توانین ناوی بنەی شعر نازام ناوی بنەی وەلحاڵ ئیتر ئێمە بۆ ئەو عمرەی ئێمە زۆر بوو ئینجا زیاتر مەسەرەن شتەکانی ئێمە لە مناسەبەکانە بوو بۆ بۆنەکان تۆ زیاتر شتت ئەنووسی ئەوە نەبوو مستەمڕدانی دەبەروی ئێمە هەم تەلەبە بووین هەمیش مناڵ بووین هەمیش وەگەڵێ باگراوندێکی سەقافی تۆ واد نەبوو لەو سەردەما لەو کاتە لەبەروی وەک پێشتریش وتم ئێمە لە ناوچەیەکی داخراوە بووین وەک ئێستا نەبوو مەسەرەن وەسیلەی کۆمۆنیکیشن و ئیتصال هەبێ ئیتر مەسەن مەجارێکی کەم و دەرفەتێکی کەمە لە بەردەسا بوو کەرەسەیەکی کەمە لە بەردەسا بوو ئێستاش جار ڕاستیەکەی چوزانم بەهۆی سەرقاڵی حەیات و کەمکەمە ئەنووسم مەسەن لە یادی مەولودا ئەنووسم جاری وایە بۆ مناڵەکانی خۆم ئەنووسم جاری وایە مەسەلەن ئەو کاتانە کە باوکم بەڕەحمەت بێ ناساغ بوو مەسەلەن کە تۆ عادەتەن شعر بە لەحزەیە ئەوە نییە تۆ هەر لەحزە بێت بتەوێ وەگەڵێ لە لەحزەیەکە بۆ دێت بڵێ بڵێ لە دڵ سەر دەرەکا و تۆش ئەو ڕاز و نازە هێنیتە سەر لاپەڕەکان بەو جۆرە من ئیتر لە مناڵیەوە لەگەڵ شعری شاعرانە وەگەڵ اختیلاتم هەبوو لەگەڵ دیوانەکانە تێکەڵ بوو بەو شێوە منیش هاتم چۆنەڵی لە لەحزەیەکە کە لە مناسبەیەکە یعنی هەستە کرد جاری وایە بۆ خۆت یعنی من ئێستا لە ئێستا پۆستێکی جوان ئەبینم لە فەیسبوک هەستەکەم کە ئەمەیە کۆمنت بنووسم ئەحساسێکت بۆ دروست ئەبێ جاری وایە بە شعر ڕەنگە کۆمنتەکەی بنووسی بڵێ کەواتە شعرانی کە ئێستا یان نووسی زیاتر لە چ بوارێک هاتۆ شعر نووسی؟ وەڵاهی وەگوتم من ئێستا نازانم بەهۆی لە کاتێکای هەمێت بۆیە شعر بڵێ یعنی تایبەتم نەکردو بە بوارێ بۆ نمونە تۆ ئێمە لەم وڵاتە بەهۆی نەهامەتی و ئەو بارودۆخی وڵاتی ئێمە کە بە بەردەوام هەی بوو لە ژای مێژوو تا ئێستاش هەیەتی ئێمە جۆرێک هەز وەگەڵێ بە مەزڵومیەت ئەەکەین هەمیشە لە قەیرانان هەمیشە لە کێشاین هەم یعنی جۆری هەمیشە شیعری ئێمە شعرێکە نازانم پڕە لە سۆزی ئەوەی کە تۆ هەستت بە مەزڵومیەتە ئەوەی کە تۆ نازام هەست بە چەوسانەوەکی هەوەی هەست بە کەسەر و ئەوەکەی شعری ئیتر تۆش مەسەن کاتێک لەم بارودۆخ و زروفا گەورە ئەبی ئیتر شعرەکانی تۆش هەر بەو جۆرەیە بەڵام شعرە ئاینیەکان ئیتر جاری وایە مەسەن لە یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و لە یادی هیجرەتە لە مەسەن ڕەمەزانە لەو کاتانە کە ئینسان وەگەڵێ باڵانسی ئیمانت تۆزێ بەرز دەبێتەوە لەو کاتانە زیاتر ئەتوانی وەگە دەستێ بە ئاسکی سەرکی شعرەگا و باگەمان لە بەرهەمێکی ترە بێت یەکسێکی لەسەر چاو ئەمانەی من ئەکسەریەت کە ئێستا لێرە ئێڵێم بۆ مەولودن زیاتر کە لە کاتی مەولودان نووسی و من ئێستاش بۆ ئەم مناسەبە کە ئێوەش بەڕێستان ئەوەتان کردووە بەمانم بە باشزانی کە لێرە بێن مەحزوور هەرچەندە نازانم وەک شاعیر ئەڵێ منی بێ خێری نالایەق کە جووری لەسە ناخوانە شعری من وەگەڵێ بەم کورتە باڵایەوە ناگاتە ئاسی باڵایی یادی ڕەسوڵ صلی الله علیه و سەلەم بەڵام بە جۆرێ وەگەڵێ وەک عەشقی داپیرە بۆ کڕێنی جەماڵی یوسفی یادی ڕەسوول منیش بەم مژدە پەتکەوە هاتووم بۆ هەودای یادی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەشداریە ظاهر مثل شمس و باطن عينا قمري فدای نیگاکانە بێ لە زوحەل تا مشتری کە هاتی یار حەبیبم سوتا کێوی تووڕی دڵ بۆ کەحلی چاوی شەهلات نەما چاو و ڕۆح و دڵ بۆ تەوافی دیدارت یاری غاری حەبیبان سوتا میسلی پەروانە بۆ فانۆسی تەبیبان
بۆ قندیلی نیگاهێ جنبوشی خەلقی میسال غیبتەی سوەیدای چاوت لەو ڕاهەبوونە تیمسال هاتی فیدایە ڕۆحم لە بۆ لەبی بد سەرخاکی بەری پێتە بۆ ئیکسیری تەبیبت دەسا چارەیە قوربان عیلاج کە دەردی کاری هەر قودومی باڵاتە دەوای شیوە نوزاری سوتانە حاڵی کوردان لەم چەرخە بێفریادا عەدووی بێدین و ئینساف هەر شەوقی تۆیەدادا ئەلا شیرینی ناوت تاڵی ژین پاماڵەکە ئەستێرەت بە ڕۆژەگڕێ لەیل شەرحی زوخاڵەکە شەیما سیفەت طەلع البەدر بە دەفی ڕۆحە خوێنم چەشنی بولبولی حەیران بەو شەوقە دڵە بێنم شارەکان ئەم دوو شێرە شێری کلاسیک بوون ئایا جەنابەت تەنها کلاسیکیانە و بە شێوازی کلاسیک گەنووسی یان بۆونە ئەگونجە شێری ئازاد و حڕیشت دەبێ وەڵاهی ڕاستی ئەنووسم شاعری ئازادیش ئەنووسم هەمە کەم ناوە بەڵام خۆشت و گوێگریش هەمیشە چێژ لە کلاسیکە بین ئەوەندەی شارێکی مەحوی و مەولەوی و نالی و سالم ئەمان بزوێنێ و هەستێکی جوامەلا دروزەکە لەوە چێ شارێکی حڕ نەتوانێت هەر ئەوەیە یعنی خۆشم ئەوەندە وەگەڵێ ڕۆحی خۆشم ئەوەندە کەمەند کێشی شیعری کلاسیکیە بێ ئەوەندە تەمەتوع بە شیعرە حوڕەکەەوە ناکەم یعنی هەستەکەم وەگەڵێ بەرامبەریش بەبینەریش خوێنەریش هەر هەمان ئەحساسی هەبێ ئەمە مەچەند ناکاتە ئەوە تۆ لە ئەدای شیعری حوڕکەم بکەیتەوە بەڵام من بەش بە حاڵی خۆم زیاتر تەمەتوع بەم شیعرە کلاسیکیەوەکەم بە تایبەتی لە مناسبە ئاینیەکانە لە شیعرە ئاینیەکانە زیاتر هەستەکەم قابلیەتی ئەم شیعری کلاسیکی گونجاوترە خۆشترە شیاوترە کە من ئەحساسی خۆمی پێدەر بڵم زۆر باشە لەبەرێکی کاتی بەرنامەکەمان بەرەو تەوابوو نەچێ تەوەری بەرنامەی یەکەمان پێمان خۆشە کۆتا بەرهەمی خۆت ئەگەر پێشکەشمانی بکەیت ئەمەکەی نەکۆتایی ئەم تەوەرەیە و ئیدی ماڵاوایی لە بینەرانەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکە باشە ئەمە دوو مەقتەعە بە دوو مەقتەع نووسیومە و لێرە عەرزی ئێوە یەکەم یعنی دوو شعری تقریبا لە چوارینە زیاتری جیاوازە هەر بە هەمان شێوە بۆ مەولودە هەتا جیریوەی ئەستێران جیلوە بەخشی نیگای تۆ بێ هەتا گەشی ماهی تابان شاهید لەسەر دەشت و کۆبێ جەمیعی زوهور بەجارێ ئاواز بۆ ئەندەلیب بێنێ مهری گەش و قدومی تۆش ئیدامە بۆ ژیان دێنێ هاتی کە هاتی ئەزیزم بە چ زارێ سەناخوان بێ زاری بێزاریم تا ئەبەد مەگەر جانی بە قوربان بێ بڕگەی دووەمی شێر بەماشەوە بەخێر هاتی حەبیبی من تەبیبی دەردی بێچارە لە دووری تۆ لە بۆ دنیا بووینە مەلعەبەی ئەممارە دەسا چارێ بکەت خوا یادیت بکە شوعلەی ڕێگا بە دوو دەستی بەتاڵەوە خەریکین دێنە سەر ڕێگا شکۆدارە یادت هەردەم سیاچارە ئێمەن قوربان دڵ بە نازی تۆ دەجۆشێ چاو دێتە بۆ لە جێی زوبان زۆر سپاس بۆ خاتوڕە نازەمان زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەرهەمە جوانانی کە پێشکەشی بۆم دەرفەتە سەرکەوتوو بن بەڵێ خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و لە تەوەری دووەمی بەرنامەکە پێتانەگەینەوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بڕگەی هەواڵەکان کورتێکی هەواڵەکانتان پێڕادەگەێنین. بەپێی پێشبینیە کەشناسیەکانی جیهان لە ڕۆژەکانی کۆتایی ئەم مانگەدا لە هەرێم 3 ڕۆژ باران دەبارێت. ماڵپەڕی ئەکواوەیزەری کە ماڵپەڕێکی ئەمریکی ئاشکرای کردووە بارانەکە لە دوای 26 مانگەوە دەست پێ دەکات. ئەمەش لە کاتێکدایە چەند ڕۆژێکە شەپۆلێکی سەرمای سیبریا ڕووی لە هەرێم کردو بەپێی پێشبینیە کەشناسیەکان سبەینەیە چوارشەممە سەرماکە کۆتایی دێت. هاوکات بەپێی داتایەکی بەڕێوەبەراتی کەشناسی و مەلەرزەزانی هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا نزمترین پلەی گەرمە لە سەراستی ناوچە جیاجیەکان لە حاجی ئۆمەران تۆمار کراوە کە دابەزیوە بۆ 2 پلەی ژێر سفری سیلیزی لە 5 وێنیش 0 پلە بووە.
بڕیارە ئەمڕۆ 21مین پێشانگای نێودەوڵەتی بۆ بەروبووم و ئامێرەکانی کشتتوکاڵی بکرێتەوە کە تیایدا زیاتر لە 150 کۆمپانیا لا 11 وڵاتی جیاوازەوە بەشدار دەبن و ماوەی 4 ڕۆژ دەخایەنێت. بەڕێوەبەری پێشانگای نێودەوڵەتی هەولێر سۆران قادر ڕایگەیاند 21مین پێشانگای نێودەوڵەتی بۆ بەروبووم و ئامێرەکانی کشتتوکاڵ دەکرێتەوە کە تیایدا زیاتر لە 150 کۆمپانیا لا 11 وڵاتی جیاوازەوە بەشدار دەبن. لەبارەی زۆرترین کۆمپانیای بەشدار بوو سۆران قادر باسی لەوەش کرد. زۆرترین کۆمپانیای بەشدار بوو وڵاتی تورکیایە کە نزیکەی 7 کۆمپانیای تورکی بەشدارن. ئەمەش کاریگەری ئەرێنی لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی دەبێت. پێشانگاکە ماوەی 4 ڕۆژ دەخایەنێت کە تێیدا هەریەک لا کۆمپانیەکانی وڵاتانی عێراق، تورکیا، رووسیا، هۆڵەندا، مۆڵدۆڤیا، ئیتالیا، ئێران، میسر، بەلجیکا، ئازەربایجان و جەزائیر بەشدارن. وەزارەتی دارایی و ئابووری هەرێم بە نووسراوێک داوا لە سەرجەم وەزارەت و فەرمانگەکانی نەبەسترا و با بەڕێوەبەراتی گشتی بودجە دەکات زانیاری لەبارەی فەرمانبەرانی گرێبەستەوە بنێرن بۆ ڕێکاری وەرگرتن و ڕێکخستنی موچەکانیان. بە پێی گشتاندنێکی وەزارەتی دارایی هەرێم ئاڕاستەی گشت فەرمانگەکانی نەبەسترا و با وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی بودجە کراوە داوا کراوە لە ماوەی 3 ڕۆژدا زانیاریەکانی تایبەت بە فەرمانبەرانی گرێبەست ڕەوانە بکرێت بۆیان. هاوکات بە پێی پرۆژە یاسایە کە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ کردو و دراوە با حکوومەت تا لە ماوەی 2 هەفتەدا بۆ چوونی خۆی دەرببڕێت. گشت فەرمانبەرانی گرێبەست ئەوانەی لە 3 ساڵ خزمەتیان بەرەو سەرەوە هەیە دەکرێنە هەمیشەی و ماوەی خزمەتی گرێبەستەکەیان بۆ هەژمار دەکرێت بۆ سەر موچە و پلە بەرزکردنەوە و خانەنشینی. پۆلیسی سۆران ڕایگەیاند لە ماوەی 45 ڕۆژدا 44 کەس بە تۆمەتی کێشان و بازرگانی کردن بە مادەی هۆشبەر لە سنووری قەزای سۆران دەستگیر کراون. لە ڕاگەیەنراوێکی بنکەی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی سۆران هاتووە لە 4 ئەیلول تا 19 تشرینی یەکەم 44 کەس بە تۆمەتی ئالوودەبوون و بازرگانی کردن بە مادە هۆشبەرەکان لە سنووری سۆران دەستگیر کراون و ڕەوانەی دادگای لێکۆڵینەوە کراون. بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای سنووری قەزای سۆران و هاوسنووری لەگەڵ هەردوو وڵاتی تورکیا و ئێران ناوچەکە وەک ترانزیت بۆ بازرگانی مادەی هۆشبەر بەکاردێت. ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر هاوڵاتیان دروست کردو و بە پێی زانیاریەکان بەکارهێنەرانی لە بەرزبوونەوەدا. ماوەی چەند ڕۆژێکە دابشکردنی نەوت بەسەر هاوڵاتیاندا لە شاری سلێمانی دەستی پێکردو و بڕیارە ئەمڕۆ لە چەمچەماڵ و ناحی بازیان و قەزای شارە زوور دابشکردنی نەوت دەست پێ بکات. بەڕێوەبەراتی نەوت و کانزاکانی سلێمانی بڵاوی کردوێتەوە ئەمڕۆ نەوت لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحی بازیان و قەزای شارە زوور دابش دەکرێت. لە چەند ڕۆژی ڕابردووشدا دابشکردنی نەوت لە پارێزگای هەڵەبجا دەستی پێکرد. ئەنجومەنی نوێنەرانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسای نوێی هەڵبژاردن ئەنجامدا کە ژماری کورسیەکانی پەرلەمانی تێدا کەم کراوەتەوە. بە پێی پرۆژە یاساکە ئەنجومەنی نوێنەران لە 242 ئەندام پێک دێت و نوێنەرەکان بەسەر پارێزگاکاندا دابش کراون. بەغدا بە 57 ئەندام خاوەنی زۆرترین نوێنەر دەبێت و پارێزگای موسەناش کەمترین نوێنەری دەبێت کە ژمارەیان 5 نوێنەرە. سەبارەت با کوردستانیش سلێمانی 14 هەولێر 11 کەرکووک 2 و دهۆکیش 8 نوێنەر. جێ ئاماژەیە کە لە پرۆژە یاساکەدا هەڵەبجا وەک پارێزگا هەژمار نەکراوە. وەزارەتی ببورن وەزیری ناوخۆی عێراق ڕایگەیاند یاسایی کۆتایی هاتووە و دەوامی یاسایی دەست پێ دەکاتەوە. یاسین تاهیر یاسری وەزیری ناوخۆی عێراق ڕایگەیاند یاسایی کۆتایی پێهاتوو و دەست بە دەوامی یاسایی فەرمانبەرانی وەزارەتەکە دەکرێتەوە. لە بەیاننامەکەدا ئەوەش هاتووە ئەمە پاش ئەوەیە کە فەرمانبەرەکانی ئەو وەزارەتە ڕۆڵێکی باشیان گێڕا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە ئەنجامدانی کارەکانیان بۆ پاراستنی گیانی خۆپیشاندەران. لەو بارەیەوە سەعەد حەدیسی و تێبێژی نووسینگەی سەرۆکوەزیران ئاماژەی بۆ ئەوە کردووە بەم زوانە سەرۆکوەزیران سەردانی پەرلەمانی عێراق دەکات بۆ پێشکەشکردنی خواستی خۆی لەسەر ئەنجامدانی چاکسازی. لە سەرەتای مانگی تشرینی یەکەمەوە خۆپیشاندان لە بەغداد و ناوچەی لە بەغداد و چەند شارێکی دیکە عێراقدا سەری هەڵداوە بە جۆرێک کە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنەوە لە ساڵی 2023 ئەمە یەکەمین خۆپیشاندانی گەورەی لەو شێوەیە لە عێراقدا. بەپێی دوای نامارەکان ژماری کوژراوانی خۆپیشاندانەکانی عێراق زیاترە لە 300 کەس و زیاتر لە 15,000 خۆپیشاندەریش بریندار بوون. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕایگەیاند لە دەستپێکی خۆپیشاندانەکانی ئێرانەوە لایەنی کەم 106 خۆپیشاندەر لە 21 شاری ئەو وڵاتە کوژراون. ڕێکخراوەکە ئەوەشی خستە ڕوو کە پێدەچێت ژمارەی کوژراوەکان لەوە زیاتر بن و هەندێک راپۆرتی دیکەش ئاماژە دەدەن بەوەی نزیکەی 200 کەس کوژراون. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕاشیگەیاند کە هێزانیەکانی ئێران با شێوەیەکی تۆقێنەر و لا دەرەوەی یاسا خۆپیشاندەران دەکوژێت.
ئەم شەوی سەرچاوەکانی ئۆپۆزیسیۆن ڕایگەیاند 25 خۆپیشاندەری دیکە لە پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تەقەی هێزە ئەمنیەکانی ئێران گیانیان بەخت کردووە. کۆمپانیای تێنسێنتی چینی کە بارەگای سەرەکی لە شینجینە لە ساڵی 1998دا بنیادراو لە ماوەی ئەم 2 ساڵەدا داهاتێکی زۆری بۆ خۆی کۆکردوێتەوە لە جیهاندا. ناوبانگی ئەم کۆمپانیا لەوە سەرچاوی گرتووە کە بەرهەمهێنەرێکی گەورەی یاریە ئەلیکترۆنیەکانە بە تایبەت یاریەکانی پۆبجی و کاڵ ئۆف دیوتی. داهاتی تێنسێنت لە چاو هەمان چارەکی سێمی ساڵی ڕابردوودا لە 120.6 زیادی کردووە و کۆی گشتی داهاتەکەی گەیشتووەتە 13.84 میلیارد دۆلار. هەروەها کۆمپانیاکە گەشە پێدەری ئەپی ویچاتە کە زیاتر لە 1.15 میلیارد بەکارهێنەری هەیە. وڵایزان کورتیاوەڵەکانمان پێ ڕاگەیاندن پاژناوبڕێک لەگەڵ هاوکارم برا دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام. بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ. دۆخی دایەنگەکان دەبێت چۆن بێ کامانن ئەو مەرج و ڕێنماییانەی پێویستە لە دایەنگەکاندا بێت تا دایک و باو دڵنیابن لە ژیان و پەروەردە و تەندروستی مناڵەکانیان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە گرنگە میوانداری زۆر بەڕێز هیوا سەعید بەرپرسی دایەنگەکان لە بەڕێوەبەرایەتی کار و گەشتپێدانی سلێمانی کار و کاروباری کۆمەڵایەتیمان کردووە. مامۆستا هیوا زۆر بەخێربێی سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێستان زۆر بەخێر. مامۆستا با سەرچالە و پرسیارە دەست پێم بزین لە هەرێمی کوردستاندا چەند دایانگە هەیە و باسێکی دۆخی دایانگەکانی هەرێمی کوردستانیشمان بۆ بکەین. باش بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی سواز بۆ بەڕێستان. تەمان ئێمە لە محافظەی سلێمانی من بەرپرسی دایانگەکانم لە محافظەی سلێمانی وەکو ئەو پرسیاری بەڕێستان ناتوانم بڵم لە هەموو هەرێمی کوردستانە چەند دایانگە هەیە بەڵام ئەتوانم بڵم لە محافظەی سلێمانیە 67 دایانگەی حکمی و ناحکمیمان هەیە. ئەم 67 دایانگە حکمی و ناحکمیە 11یان حکمین یعنی سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتین حکومت بەڕێوەی ئەبا و باقیەکەی تری هەمووی دایانگەی ئەهلین لەلایەن کەسانی کردی تایبەتەوە بەڕێوە ئەبرێن و بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین دایانگەکان ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ وەخت بە وەخت بەرەو پێش ئەچێ. بەڕاستی ئەگەر بێت و بەڕێستان بێن مقارنەیەکەن لە چاو چەند ساڵێ لەمەوە پێش 6 ساڵێ لەمەوە پێش 2 ساڵێ لەمەوە پێش 3 ساڵێ لەمەوە پێش ئەبینی دایانگەکان تەتەوری و پێشکەوتنیەکی زۆر زۆری بەخۆی بینیوە و لەمە و دواش باشتری ژابێنی ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرنامەمان هەیە کارمان هەیە پلانمان هەیە کە دایانگەکان لە ئاستێکی بەرزترا بن لە ئاستێکی خزمەت گوزاریەکانیان سەرجەم ئەو خزمەت گوزاریە کۆمەڵایەتی و دەرونی و پەروەردەیانەی کە هەن ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشی ئەبین لە دایانگەکانە پلانمان هەیە بۆیان و ساڵانی پێشووتریش ئەم ساڵ هەر ساڵە و پلانی باشترمان هەیە بۆ بەرەو پێشوونی دایانگەکان لە هەرێمی کوردستان و لە محافظەی سلێمانیە. زۆر باشە ئەو دادانی کە لەو دایانگەیانەیە دەوامەکەن و ئەو مناڵانە پەروەردەکەن ئەبێ مەرجی وەرگرتنی ئەو دادانە لەو دایانگەیە ئەبێت چی بێت یان بەڕێزیشە دامەژت بەوە کرد کە دۆخی ئێستای دایانگەکان زۆر بەرەو پێشووە لە چاو ساڵانی ڕابردوودا. هۆکاری ئەمە چییە؟ ئایا یاسایەکی تایبەتان داناوە کە هۆکارەکەی ئاوا بەرەو پێش چووە لە چاو ساڵانی ڕابردوودا گەر باسێکی ئەوەشمان بۆ بکەین. ئەفۆ لە ڕاستیە خۆی با بڵین ئێمە سیستەمێکمان هەیە لە ئەنجومەنی وەزیران دەرچۆ لەگەڵ ڕێنماییەکە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەرچۆ ئێمە بەپێی ئەو سیستەم و نیزامە کارەکانی خۆمان بەڕێوە بین کە ئەم سیستەم و نیزامە لەلایەن کەسی پسپۆڕەوە دانراوە شتی باشی تایە. یەکێک لەو مرجانی کە دانراوە کە ئەبێ دادە چی بێ چۆن بێ لە سیستەمەکە ئاماژەی بەوەیاوە کە ئەبێ بەلایانی کەمەوە دادە لە شەهادەی متەوەستەی کەمتر نەبێت. ینی ئەو بەڕێزەی کە ئیشی دادایی ئەکا لە دایانگەکانە ئەبێ شەهادەی متەوەستەی کەمتر نەبێ و پاشان ئێمە لە بەڕێبەرایەتی گشتیمان ساڵی ئەم ساڵ و ساڵی پاریش چەند خولێکمان کردوەوە تەنانە ساڵی ئەم ساڵیش بۆ هەموو فیئەکان بۆ فیئەی دادە خولمان کردوەوە بۆ فیئەی توێژەری کۆمەڵایەتی و دەرونیەکان خولمان کردوەوە
بۆ فی ئەی بەڕێوبەرەکان خولمان کردوتەوانێ تاوان ئەم خولانە بێتە هۆی بەرەو پێشوونی ئەو دادانە کە چۆن ئەدای کارەکانیان کەین ئێمە با بڵێن لەو خولانەیە کەسانی پسپۆر کەسانی شارەزا کەسانی زۆر باش لەو بوارەیە هاتوون ڕێنماییانەکەن با بڵێن تەدریبمان پێ کردوون لەبەر ئەوە بەڕاستی ئەتوانین بڵێن ئێستا بە شێوەیەکی گشتی و ئێستا زۆرێک لە دایانگەکان هەر بۆ معلوماتی جەنابتان نەک شەهادەی متەوەسەط زۆربیان بە کالۆرۆسیان هەیە یعنی ئێستا بە حکمەوەی ئەم وەزعە ئابوووریەکە لە هەرێمی کوردستانە هەیە خریجێکی زۆرمان هەیە ئێستا بەڕاستەکەی دادەکانیش لە ئاستێکی بەرزان ینی زۆربەی دایانگەکانمان هەیە هەمویان هەر لە پرزگەکەەوە بیگرە هەتا وەکو خاوەنی شادەی بەرزیان هەیە و ینی خزمەتی جوانەکە نەدایانگەکانە. زۆر باشە مامۆستا ئێوە لیژنەیەکی تایبەتان هەیە کە چاودێری دایانگەکان بکان بەبێ ئاگادارکردنەوە بۆ نمونە لە هەر کاتێکا کە ئەم لیژنەیە خۆی بێوێت ئەچێ سەردانی ئەو دایانگەیە کات بزانێت وەزع و دۆخی ناو ئەو دایانگەیە چۆن و چۆن ڕەفتاریان مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەیەکەن. بەڵێ بەتاکید ئێمە سێ لیژنەمان هەیە لیژنێکمان هەیە لە بەشی دایانگاکان لیژنێکمان هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی لیژنێکمان هەیە لە قایمقامیەت کە هەر سێکیان ئێمە سەرپەرشتیانەکەین و لەلایەن دایانگەکانەوە بەڕێواچێ ئەم سێ لیژنەیە هەر سێکیان بە پلانێکی تۆکمە بەبێ ئاگاداری بەبێ ئاگاداربوونی دایانگە بەڕێزەکان لە هەموو ڕۆژەکانی هەفتەیە سەردانی دایانگەکانەکەن بەبێ ئاگاداری جاری وایە ئێمە لیژنەکانمان نێڕوانیش دەرەچن ینی هەموو کاتەکە هیچ دایانگەیەک ینی بۆ معلوماتی بینەران و بیسەرانی بەڕێز هیچ دایانگەیەک نازانێەوە تاکیدێکەمەوە کە هیچ دایانگەیەک نازانم بۆیە بۆچیە لەبەر خوا نەخواسە ئەم کاتانە کە لیژنەکانی ئێمە ئەچێ بۆی بزانن ئەم دایانگە لە هەموو کاتەکانی ڕۆژە کە مناڵ لەوێن ئایا سەلامەتن لە هەموو ڕوویەکەوە سەلامەتن لە ڕووی تەندروستی لە ڕووی کۆمەڵایەتی دەرونی پەروەردەیەوە یان نە بۆ ئەوەیە ینی چاودێریەکی وردیانەکەین بۆی دڵنیابین لەوەی کە دایک و باوک مناڵەکانی لە دایانگە لە شوێنێکا داناوە کە دڵنیابێ. زۆر جار دایک و باوک ترسی ئەوەی هەیە کە مناڵەکەی ناخاتە دایانگە زۆر شت ئەبیسترێت کە باز لەوە دەکرێت کە چەند مناڵێک گەخرێتە ژوورێکەوە هەر مناڵە و کاتی خەوی بە جۆرێکە ئەمە خۆشمان هەمومان ئەمە زانین بەڵام جاری وا هەیە کە لە دایانگەیەکە هەموو مناڵەکە خەوێنرێت هۆکاری ئەم خەوتن بەیەکەوەی هەموو مناڵانە چیە زۆر جار بیستراوە کە دەوترێت دەرمانی خەو ئەدرێ بەم مناڵانە لە کاتێکدا کە دایک و باوک خۆی بە هیچ شێوەیەک دڵی نایەت مناڵەکەی بە حەبوو بە دەرمان بخەوێنە کامە لە ڕووی پزیشکیەوە شتێکی زۆر خراپیشە ئەگەر ئێوە شتێکی ئاوا ببینن یان بە شێوازێکەوە پرسیارە بکەم بزانم ئایا ئەم شتە ڕاستیە ئەم قسەیە بوونی هەیە کە زۆربەی دایک و باوکان ترسی ئەویان هەیە ناوێرە مناڵەکانیان بخەنە دایانگە یاخود ئەگەر حاڵەتێکی ئاوا لەلایەن لیژنەکەی ئێوە بینرا ئەگەر بە شتێکی واتانزانی ئیجراعەتی یاسایی ئێوە چییە بێت لەگەڵ ئەو دادانەیە یاخود لەگەڵ ئەو دایانگەیە. زۆر جوانە طبعاً ئێمە هەتا ئێستا ماوەی چەند ساڵانێکی زۆرە وەک ئەو حاڵەتی کە جەنابەت باسی کرد کە شروع یان حەب بدرێ بە مناڵ بۆی بخەوێنرێ بە تەکیدیش چیوا ڕووی نایەوە زۆر بە تەکیدی ئەڵێم و لەبەرەوەی ئێمە لیژنەکانمان بە بەردەوامی ئەم سێ لیژنەیە زۆرە لیژنەمان هەیە خاص بە سەیری کامێرە ئەکاتەوە بە سەیری کامێرە ئەکات یانە چێ لە ئەمڕۆ دوو دایانگە ئەکات لەو دایانگەدا نیشە سەیری کامێرە ئەکاتەوە. بەڵام وەسیقەتان بۆ کامێرانە هەیە ئایا ئەو دادانە ناتوانە بە ڤیدیۆیانە بسڕنەوە نانە کەسانی پسپۆری کە شارزایان هەیە لە سیرکردنی کامێرە و پرۆگرام سازن ئەوانە ئەچن سیری کامێرە ئەکەنەوەنێ لیژنە یعنی بۆ دڵنیای بەڕێستان شتیوە هەچ حاڵەتی ڕووی نایەوە بەس ڕەنگە ڕوشیاوە لێ پێشرا هەندی حاڵەتی ترمان هەبووە تونند و تیژی بەرامبەر بە مناڵ کراوە ئێمە ئیجراعاتی ئەو ئیجراعاتی کە لە قانونە بۆی دانراوە لە سیستەم و ڕێنماکە بەرامبەر گرتومانەتە بەر و ئەو دایانگەیشمان داخستووە ینی وە ئێستاشە هەچ دایانگەیەکی تر کە پابند نەبێت بە ڕێنمایی و بەڵێ ئێمە بە پێی یاساکە مامەڵی لەگەڵاکەین و مامەڵەشی لەگەڵا کراوە ئێستاش بەردەوام ڕۆژانە لیژنەکانمان کە ئەڕۆن هەچ حاڵەتێکی نەخوازراوە ببینین بە تەکیدی ئەو دایانگەیە بە پێی ئەو سیستەم و ڕێنمایی کە دانراوە ئێمە مامەڵی دروستی لەگەڵاکەین و دڵنیای ئەین بە دایک و باوکان کە بەڕاستی مناڵەکانیان سەلامەتن ئیتر ئەگە حاڵەتی خوا نەخواستە نەخوازراوە ڕووبە ئەو ئیجراعاتی توندیان بەرامبەر ئەکرێت. تا ئێستا دایانگەیەک هەبووکەوە لەبەر پشتگوێخستنی ڕێنمایەکانی ئەوە یاسایان پشتگوێ خست بێەوە داتان خست بێت؟ بەڵێ ساڵی پار دوو دایانگەمان داخست بە ساڵی ئەم ساڵ هەتا ئێستا ڕووی نایەوە. زۆر باشە مەرجە لە هەر دایانگەیەکە مەرجی وەرگرتنی منداڵ چۆنە ئایا لەسەر مەساحەی بیناکە دەبێت یا خۆت چۆن دەبێت مەرجی وەرگرتنی منداڵ لە دایانگەکاندا؟ مناڵ طبعاً لە حکومیەکانمانە بە شێوازێک با بڵێن هەتاوەکو بە زۆری بەوەی لەبەری بۆ خزمەتی ئەو کەسانە کراوە کە لە فەرمانبەری حکومین ئەوان لەبەری ئیجازی عمومیان هەیە هەتا ساڵێک و
2 مانگ بە دوا وەرئەگیرێن بەس لە دایانگە ئەهلیەکانمان لە 40 ڕۆژ بە دواوە مناڵ وەرئەگیرێ ئیتر هیچ شەرت و شروتێکی نییە بەس تەنها ئەوەیە لە ئەهلیەکانە ئەبێ لە 2 مانگیەوە وەرەگیرێت بەڵام لە حکومیەکانە لە 40 ڕۆژ بە دوا نەک 2 مانگیش لە 40 ڕۆژ بە دوا وەرئەگیرێ. من مەبەستم لە بۆ بورە مامۆستا مەبەستم لە ڕێژەی منداڵە. ڕێژەی مناڵ ڕێژی مناڵ بە پێی مەساحەیە. ئێمە لیژنەکەمان کە سەرەتا ئەچێ مۆڵەت ئایا بەو دایانگەیە سێری مەساحەکەیەکەن سێری ژوورەکانی یەکەن بۆن منە دایانگەمان هەیە 1000 مترە. ئەم دایانگەیە کە 1000 مترە بەڕاستەکەی ئەمە مەساحەیەکی زۆر زیاتر مناڵەگرێت لە چاو دایانگەیەکە کە 250 مترە. ئێمە لە ئێستاە بەداخەوە کە لە ڕێنمایەکە خاص باسی هینی نەکردووە مەتری نەکردووە ئەکابێ دایانگە چەند متر بێت. بەڵام ئێمە لە ئێستا ڕێنمایەکمان هەیە لە بەڕێبەراتی گشتی کە هیچ دایانگەیە کە تازە ئەکرێتەوە ڕێنمایشمان جێبەجێ کردو نابێت لە 250 متر کەمتر بێ 50 متری مەساحی باخ و مەردیشەکە حەوش و باخی هەبێت. طبعاً لەگەڵ مەساحی بیناکەشی 200 متر بێ بۆ نمونە بۆ ئەم دایانگەیە ڕەنگە ئەم دایانگە بۆ مادانەوە نزیکی 30 مناڵ ئەگرێ بە پێی عەدەل بەری لە سیستەمەکە ئاماژەی بە ژوورەکان ناوە ژووری نووسنی ئەبێ هەبێ بێ ژووری لە دایکبوون هەتا 1 ساڵ جیابێ 1 ساڵ تا 2 ساڵ جیابێ 2 ساڵ تا 3 ساڵ جیابێ 3 ساڵ تا 4 ساڵ جیابێ ینی ئەم بێ پێی ژوورەکان جیابێ و پاشان ژووری مناڵی ساوان نووسن جیابێ ژووری گەورەتر ینی باڵێ مناڵی شیرە خۆرە ئەوە جیابێ کەوتم نووس خەوتنیان ئەوانەی کە گەورەترن 2 ساڵ و 3 ساڵن ئەوانیش ئەبێ 3 ساڵ و 4 ساڵن ئەویش ئەبێ ژووری تایبەتی خۆیان هەبێ بۆ نووسن. زۆر باشە مامۆستا مەرجتان نییە لەسەر شێواز ئەوە باسی ڕووبارەکەت کرد کە لە 250 کەمتر نەبێت باستان لە شێواز و خەریتی ئەو بینایان نەکردو بۆ نمونە ئێستا تۆ مناڵێکی 1 ساڵ مناڵێکی 2 ساڵ مناڵێکی 3 ساڵ هەمویان جیاوازیانەیە کە هەرێکێکیان و لە ژوورێکە ئەخەوێنێت بەڵام دوجار دەبین کە مناڵقی ئەوەی نییە کە بزانێ مناڵەکەی دیکە خەوتووە قڕقڕ و دەنگە دەنگە بێت ئەمەش هۆکارەکاتە سەر خەوی ئەو مناڵە تێکەچێ لایانی دەرونی تێکەچێ ئێوە هیچ لەو ڕێنمایەتانە باسیەوەتان نەکردووە کە ئەبێ شێوازیکردنەوەی ئەو بینایە چۆن بێت بەتەکیید ئەبێ چۆن بێت. ئێمە کە لیژنەکانمە پێشوی مۆڵەت با بە دایانگاکاتچێ سیرەکات هەموو لایەنەکانی لێکایەتەوە هەموو جانبەکان کە بزان ئەم دایانگەیە بەڕاستی بە کەڵکیەوەی مناڵی تابێیان نا لەبەر ئەوە وەکو جەنابەت باسی کرد ئێمە ئەبێ شوێنێکی خەو هەبێت تایبەت شوێنی مانەوەش جیایە ینی بۆ نمونە ئەو مناڵە نابەنە ئەو ژوورە قڕقڕکات ئەنجا بیخەوێنن بۆ نمونە ئەم مناڵە ئەمە شوێنی مانەوەیەتی ئەمە شوێنی مانەوە جیاوازە لە شوێنی مانەوەیە لە اعتیادی مناڵ بەرنامەی هەیە ئێمە لە دایانگەکانە بەرنامەکان هەمووی پلانیان هەیە هەر لە سعات 8:30 بازنەی بەیانیان هەیە وەرزشیان هەیە وێنەیان هەیە هونەریان هەیە چوونە دەرەوەیان هەیە بۆ نمونە جاریوا هەیە مەسباحیان ینی بەرنمەیەکی تۆکمان هەیە بەڵام بۆ نمونە لە کاتی بەرنامەکانە ڕەنگە مناڵێ لە سعاتدا خەوی بێ ئەم مناڵەکە خەوی هات هەڵێک نەبێنە ژووری نووسنەکە لەوێ یەکسەر ئەنوێ مناڵەکە ینی ئەوە نییە بڵێ ئەمە شوێنی مانەوەش بێ و شوێنی نووسنیش بێ ئەوەی جەنابەت باسیەکەی تەمانەوە فەوزایە نابێ نەخێ بەڵام ئێمە بەو شێوازەمان لێکردەوە شوێنی مانەوە لەگەڵ شوێنی نووسن جیاوازی هەیە. زۆر باشە پێشتر ئاماژت بەوە کرد کە لە هەر دایانگەیە کە ئەبێت توێژەرێکی کۆمەڵایەتی بوونی هەیە و لە ئێستا هەیە ئایا ئەم توێژەری کۆمەڵایەتیە بۆ ئەوەیە کە لەگەڵ مامۆستاکاندا ڕاوبۆچوون بکە لەگەڵ دادەکانە بیکا بۆی بزانێت چۆن مامەڵە لەگەڵ مناڵی ئاکات یاخود بۆ مناڵەکان خۆیان دەبینین کە مناڵێکی زۆر بچووکە ئەم توێژەر ئەبێ ئیشی چی بێ بە مناڵ. ئێمە توێژەری کۆمەڵایەتی باڵێ عەمودێکی فەقەری دایانگەکانە ئەساسیاتێکی ئەبێ باشی پێبێ بەڕاستی ئێمە توێژەری کۆمەڵایەتی و دەرونیەکانمان کە لە دایانگەکانن ئێمە اعتیمادێکی کولیمان خسوونەتە سەریان وەکو پێشە باسم کە خولی تایبەتمان بۆ فراهەمکن هێناون و بۆ کردوونەتەوانێ لەبەر ئەوەی بەڕاستی بتوانن لە دایانگایە خزمەتکەن لە هەموو بوارەکانە یەکەم ڕێنمایی بن بە بەڕێوەبەرەکە چۆن ئەدای کارەکەی کە ڕێنمایی بن بە دادەکان وەکو جەنابەت فەرمووت بە تاکیدی ئەم دادانە بۆ ئەگەر خوا نەخواستە دادەیەک نەزانێ با بڵێن ئیمکانیەتی زەعیف بێ لە ڕووی بەڕێوەبردننی تەعاملکردنی لەگەڵ مناڵەکانە ئەبێ ئەم دادەیە فێری بکات ئەگەر با بڵێن خەلەلێکی هەبێ ئەبێ ئەم توێژەرە عەفو ڕێنمایی ئەو دادەیە بکە ئەمە لە ڕوویەک لە ڕوویەکی ترەوانێ بەڕاستی بێت توێژەری کۆمەڵاتی و دەرونیەکانمان لە دایانگەکان هەمووی بەرنامەیان هەیە پلانیان هەیە ئەبێ ئەو بەرنامە و پلانە لەگەڵ مناڵەکانە جێبەجێکن یان ئەبێ دایانگە بۆن منە هەستەکەن مناڵ کێشەیەکی هەیە کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە دەرونی هەیە ئەبێ ئەم توێژەرە تەنسیقا لەگەڵ دایک و باوکەکە لەگەڵ مناڵەکە یان کێشەی داکەوتوی ژیری هەیە یان زمانی هەیە بەڕاستی بێ ئەم توێژەرە بەڕێزانە لێ ئیشیان ئەوەیە. باشمانسە بۆ ئەو حاڵەتانی کە باس کرد زۆر جار مناڵ بۆ نمونە لەوە چێ معاوەقە ئۆتیزمی هەیە یا خاوەن پێداویستی تایبەتی یا بە جۆرە لە جۆرەکان
سیما و جستەی کە جۆرێکە کە لەوچێ مناڵەکانی تر بە جۆرە جۆرەکان سڵی لێ بکەنەوە یا لێ ئەترسن یا مناڵمان هەیە هەڵگری کۆمەڵێ لە نەخۆشیە گوازراوەکان یا نەخۆشیەکی جستەی هەیە و مناڵەکانی تر هەمیشە بە ترس و لەرزەوە سیریەکەن مەرجی ئێوە بۆ وەرگرتنی ئەم مناڵانە چۆن چۆنیە و کامێ ئەم مەرجەی کە یان بوونە ئەو حاڵەتانە چینکە ئێوە مناڵ ڕەدەکەنەوە کە لەوەی بێتە دایانگەکان ئێمە ڕێنمایەکمان دەرکردووە ساڵی پار کە هەموو دایانگەیەک ئەبێ مناڵ هەموو مناڵی وەربگرێ جارێ با بڵین ئەوە نیە دایانگەیەک بەڵێ من هیچ مناڵی وەرناوێ هەرچی مناڵ هەیە وەری بگرێ ئیلا مناڵێک وەرناگیرێ لە دایانگە کە تەقریری طبی کە لیژنەی پزیشکی لە محافەزەی سلەیمانی بیسەلمێنێ کە ئەم مناڵە بەقەڵکی بەقەڵکی چوونە ناو مناڵ نایەت بەقەڵکی ئەوە نایە ئەمە تەسیراتێکی سلبی لەسەر مناڵ دروستەکەیان بۆ نمونە خوا نەخواسە ئەمە بە شێوازێ بێ مناڵ هەمووی لێ بترسێ یا ئەو مناڵە ئۆتیزمی هەبێ هەندێک مناڵ هەیە تۆزە فرەجوو لێ هەیە هەلا خۆ ئەو دایانگەی ناتوانێ بڵێ من وەری ناگرم نەخێر ئەبێ لەگەڵیا وەریگرێ و کاری لەگەڵاکە ڕای بهێنێ بەڵام ئەگەر مناڵمان هەیە تەمان ئۆتیزمی هەیە ئێمە سنتەری ئۆتیزمان هەیە لە سلەیمانی بەڵام ببوورە مامۆستا لەوانە ئێستا دایک و باوکێکە بێت مناڵێکی ئۆتیزمی هەبێت و تەقریری طبیش نهێنێت و داغڵیشیکە ئەو کاتە ئێوە چی ئەکەن ئەگەر ئەو مناڵت هەر ینی ڕێنماییتانیا و یاخود یاساتان داناوە بۆ ئەو دایانگانی کە ئەگەر مناڵێک حاڵەتێکی ناساییتان تێدا بینی جوڵەیەکی ناساییتان تێدا بینی هەانی خۆ ئێستا ئەگەر سێری مناڵی ئۆتیزم بکەین ئەزانین هەندێک مناڵیشمان هەیە کە داونن کە بە زمانی خۆمان پێیانڵێن مەغۆڵ جاری وایە هەندێک مناڵی کە هەیە لێ ئەترسێت ئایا ئێوە ڕێنماییتان داناوە کە ئەم جۆرە مناڵانە ئەگەر تەقریر طبیشیان پێ نەبێ وەرنەگیرێ مناڵی داونەکە وەکو باسمان کرد ئەمانە چەند هینێکیان هەیە چەند قۆناغیان هەیە ساکار و قورس و مامناوەندیان هەیە ئەوانەی کە لە حاڵەتە ساکارەکان زۆر بە تەبیعی بە لە دەنگە تێکڵای مناڵی تێبنیان بۆ نمونە وەک بەڕێستان باسن کە مناڵێکە معەوەقە مناڵێکە شەلەلێکی هەیە یان هینێ معەوەقیەکی هەیە بۆ نمونە نابینایە زۆر تەبیعیە بێ لە دەنگە بێ با مجتەمەع ڕابێ ینی بۆچی ئەمانە ئیشی توێژەری کۆمەڵایەتێک ئەوەیە کە بتوانێت پەیوەندی لە نێوان ئەم مناڵانەیان دروست بکات زۆر جوانە بۆ لەبەری کۆمەڵگای ئێمە ئەم جیلەی کە پێ ئەگا وەکو ئەو جیلانە نەبێت کە بە چاوێکی نوعەکەەوە خوا نەخواسە سبی و سەیری ئەم جۆرە مناڵانە بکرێ ئەبێ وایان لێ بکرێ لە کۆمەڵگای ئێمە بەڕاستی تەقدیری ئەو کەسانە بگیرێ وەکو مناڵێکی ئاسایی سەیریان بکرێ لە یەک بەرنمەیەکی دیکەماندا شەیدا باسی حاڵەتێکی کردکەوە دایکێک بە زۆر مناڵەکەی بردو بۆ باخچەیەکی ساوایان یا دایانگەیەک مناڵە ورکی گرتووە و گریاوە ئامادە نەبوو بەڵام کە گوازدوێتەوە بۆ شوێنێکی دیکە لەوێ زۆر بە ئارامی و بە خۆشحاڵی و بەیانیان خۆی دایکی ئەستاندە و توێتی بم بە بۆ دایانگەکە یان بۆ باخچەی ساوانەکە ئەمە پەیوەندی سەرنجام پەیوەندی بە جۆری تەعامل و ئارامی دەرونیەوە تا چەند ئێوە کارتان کردووە لەسەرەوەی کە خودی مامۆستاکان ئەو دادانە بۆ منە خودی توێژەرە کۆمەڵایەتیەکان سەرنجام نەبنەوە بەم ئاڵۆزی دەرونی بۆ قوتابی یان بۆ ئەو مناڵی کە لەوێ وجودی هەیە ئێوە تا چەند ئارامی دەرونی مناڵەکان ئەپارێزن و هەوڵەدەن یان بۆن چاودێریەوەکەن کە لەوێ کەشێکی وایان بۆ فەران بێ کە ئەیرەش بە ماڵی دومی خۆی بزانێ و خۆشحاڵ و ئاسوودە بێ بەهاتنی بەتەکیت تەبان قسەکەی بەڕێستان زۆر تەواوە ئێمە زۆر جەختەکەینەوە لەوەی کەی دایانگەکان شوێنێکی سەلامەت و ئارامن شوێنێ بن کە بەڕاستی بەرنامەیان هەبێ ئێمە ساڵانە هەڵسەنگاندنمان هەیە بۆ دایانگەکان زۆربەی زۆری خاڵی هەڵسەنگاندەکانمان 63 خاڵە ئەم 63 خاڵە لیژنەی توێژەری کۆمەڵایەتی و دەرونی پسپۆرمان هەیە چێ هەڵێ سنگێنێ ساڵان ئێستا حالێن لەو ئیش و کارانین باوەڕکە زۆربەی پرسیارەکان زۆربەی خاڵەکان کە بەدەستێنن ئەو خاڵانەیە کە جەختەکاتەوە لە بوارە کارە دەرونی و کۆمەڵایەتی و پەروەردەیەکان یعنی بەڕاستەکەی ئەو دایانگەیە خۆی زەرەر ئەکات یان ئێمە دایم هانی دایانگەکانەی های خاوەنی دایانگەکانین کە بچن توێژەری کۆمەڵایەتی بە ئەزمون توێژەری کۆمەڵایەتی چالاک توێژەری کۆمەڵایەتی کە بە مانای کەلیمە بتوانێت خزمەتی دایانگەکە بتوانێت خزمەتی ئەو مناڵانەکە بتوانێت ئەو جەوەی کە جەنابەت باست کرد بیڕەخسێنێ بۆ مناڵەکان بەتەکی دێ و پرسیاری جەنابەت زۆر تاوە ینی مناڵی وا هەیە لاەن لەو دایانگەیە ئەو جەوێکی وایان بۆ نەڕەخسانوە کە بتوانێت بگونجێ لەگەڵ ئەو دایانگەیە بەس ئەیباتە دایانگەیەکی ترسێکە مناڵە و کێشەی نییە بۆ ئەوە ئەگەیێتەوە سەر ئیمکانیەتە بەقوتەکی کە ئەو دایانگەیە هەیەی
ئەو ئیمکانیەتی کە هەم لە بەڕێوەبەرەوە هەتا توێژەر و دادەکانیش مەستا زۆر بێجارم حاڵەتانە ئەبینی حاڵەتی توندوتیژەکە لە دایانگە ئەهلیەکانە ئەبیندرێت بەڵام دوجار دایانگە حکوومەکان زۆر بە شێوەیەکی باش مامەڵە لەگەڵ مناڵانەکەن بە پێچەوانەوە کە ئەبواە لە دایانگە ئەهلیەکانە ئەم مامەڵە باش بوون هەبواە لەگەڵ مناڵانە کە بڕێک پارەیەکی باش وەرەگیرێت جوانە وڵی خۆی لە ڕاستیە ئێستا ئەو حاڵەتی توندوتیژی زۆر کەم بۆتەوە ینی بۆ دڵنیای بەڕێستان ئێمە چکە ئەوە لە دایانگەکانەوە بە پێی سیستەمەکەش ئەوە خاڵی سوورە ینی بەڕاستی توندوتیژی بەکارهێنا بەرامبەر مناڵ خاتڵی سوورە لەبەرەوە بەڕاستیەکەی هەر هەم دایانگە ئەهلیەکانیشمان و هەم دایانگە حکوومیەکانیشمان ئێستا زۆر پابەندن بەو خاڵانەوە بەڕاستی سەرئەنجام ئەو دایانگانە خۆمان نەزانێن ئەوانە کەرتی تایبەتن کەرتی تایبەتیش ئەگەر ئێمە دایانگە ئەگەر خەلەلێکی هەبێ ئینزاری بۆ دەرەکەن ئینزارەکە لە پیجی ڕسمی خۆمانە بڵاویەکەنەوە زۆربەی جار ئیزا و تەلەڤیزۆن و رادیۆ بینراوە بیسراوەکانیش باسێکن ئێو دایانگەی ینی ناوبانگەکەی ناوبانگێکی جوان نایەتەوە یعنی تۆ بۆ نوێ جەنابەت بێبیسی فڵانە دایانگە توندوتیژی بەرامبەر بە مناڵ نواندەوە بەڕاستی دایک و باوک ئامادە نیە مناڵی بۆ بەرێ لەبەرەوە ئەوانیش بیلەوە ئەکەنەوانێت کە داین کەسانی باش بێنن لە دایانگەکان داینە بۆی هەم دادەی باش هەم توێژەری باش بۆی خزمەتکە خزمەتی مناڵکە و سەرنجام ئەوانی سوود و قازانجێکی لێ ببینن زۆر باشەکەواتە مامۆستا باسی ئەو هەموو شتانەی کە کردێک کە ڕێنمایی ئیجراتی یاسایی لەگەڵ هەموو دایانگەکانە ئەگیرێتە بەر ئایا چۆن ڕێنمایی بۆ دایانگە حکوومیەکان یاخود ئیجراتی یاسایی لەگەڵ دایانگە حکوومیەکانە دەکرێت بە هەمان شێوەش لەگەڵ ئەهلیەکانە ئەیکەن و ئەگەر پێمان بڵێ بزانین بە شێوەیەکی گشتی دۆخی دایانگەکان لە پارێزگای سلێمانیا چۆنە؟ بەڵێ طبعا ئێمە ئەو سیستەم و نیزامە لەگەڵ ئەو ڕێنمایە کە دەرچووە جای نەکردوتەوە بڵێ ئەمە دایانگەی ئەهلی و ئەمە دایانگەی حکومی بۆ حکمی ئەهلی چۆن ئیجراعات ئەەکەین هەمویان یەک شتن ینی هیچ جاکاریەکی تیان نیە بەڵکو گرنگی بە هەردوو لایەنین هەردووشان بە چاوێکی یعنی زۆر وردەوە سەیریان ئەەکەین لیژنەکانمان زۆر متابەیەکی وردمان هەیە ئاگامان لە ورد و دریشتی کارەکانیانە و بە شێوێکی گشتی دایانگەکان لە دۆخێکی باشان لە دۆخێکی زۆر بەرزان باوەڕت هەبێ ئەتوانم بڵێم لە محافەزەی سلەیمانی ئەم قسەیە زۆر بە تاکیدی بۆتان دایانگەمان هەیە لە ئاستی زۆر بەرزە لە ئەوروپا شالاین لەو ئاستایان نەبێ بۆ دڵنیای پێتانم حەز ناکەم نای دایانگەکان بێنم چەند دایانگەیەکمان هەیە لەبەرێ بێتە ئێلام بۆ دایانگێ ئەگینا بۆ معلوماتی جەنابتان باوەڕکرد لە ئاستی زۆر بەرزە هەمانە دایانگە ینی ئەو بەڕێوبەرانە ئەو خاوەنانەی کە بەڕێوەی ئەبن خۆیان لە ئەوروپا بوون دایانگەمان هەیە خۆی خاوەنەکەی لە ئەوروپا بووە بەڕێوبەرەکەی لە ئەوروپا بووە چەند ساڵ ئەڵێ من نەمبینیەوە ئەم ئاستە بەرزەی کە ئێستا ئێوە ئەدای ئەەکەن و پێمانی ئەەکەن و ئەوانیش ئەیکەن لەگەڵ مناڵانە بەڕاستی ینی زۆر جێی خۆشحاڵی خاوەنی دایانگەکە بۆیە باوکی مناڵ بۆ کەم قسە نه ئێمە خۆمان متابعەمان هەیە دایانگەمان هەیە مە ساڵانە وەک گوتم هەڵسەنگاندنمان هەیە ئاستی دایانگەمان هەیە زۆربەی ساڵ ئەو یەک دووسێ دایانگەی کە باسی ئەەکەم لە ئاستی بەرزان لە ئاستی یەکەمان زۆربەی ساڵەکان بەڕاستی مناڵ ئەبینی سەیری بەرنامەیان نەکەین سەیری چالاکییان نەکەین کاچی سیر ئەەکەی بەڕاستی دڵت پێی خۆشە ینی مناڵ زۆر سوودێکی گەوری بینیەوە لەو دایانگانە پێش بەرنامە بەڕێز داماژت بە شتێک وتت تەلەڤیزیۆنمان قەدەغە کردووە لە ناو دایانگەکاندا هۆکاری ئەمە بوو بۆ تەلەڤیزیۆن قەدەغەکەن لە کاتێکدا کە ببوورە هەندێک جار منداڵ بێتاقەتە بێ پێویستی بۆیە کە کاتێکی خۆش بەسەر بەرێت نا خۆی بەپێی سیستەمی عالەمی ئەگەر بێت و سیرکەی ئەڵێ مناڵ هەتا 6 ساڵ ئەبێ ڕۆژی نیو سەعات سەیری ئەلکترۆنیاتکە چ تەلەڤیزۆن چ ئایپاد بەڕاستی ئێساوای لێ هاتووە مناڵ لە ماڵەوە مۆبایلی بەدەستەوەیە ئایپادی بەدەستەوەیە سەیری تەلەڤیزۆنەکە دایکی لەبەرەوەی مەشغوڵی یشی خۆی بێ و تااقەتی نێ لەگەم مناڵەکە یاری لەگەڵا بکە و ینی مناڵەکەی پەروەردەکە ئایپادێکی هاتە دەست ئێمە وتمان ناکرێت کە تۆ لە ماڵەوە شەو مناڵ بە دیار تەلەڤیزۆنەوە بێ و بە دیار ئیفلام کارتۆنەوە بێ و بە دیار ئایپادەوە بێ و لە دایانگەشە بە هەمان شێوەش بێتەوە دایانگە یاڵە بۆی خەنەسەر تۆمەگیری بۆی خەنەسەر بەڵام مامۆستا پێدوانی ئەگەر کاتێکیان بۆ دانین بۆ نمونەی لە خلالی ئەو چەند سەعاتیان نازانم دایانگەکان لە هەشتی بیانیەوە بۆ چەند کراونەوە ئەو پرسیارشمانە بۆ هەفکردایە لە خلالی ئەو چەند سەعاتەیە کە ئەو مناڵانە لەوێن تۆ پێت باش نییە کە ئەگەر بۆ نیو سەعاتێک بێ بۆ سەعاتێک بێت نەخێر لەبەرەوە ئەلکترۆنیات گەورەترین زەربە و زەربە لە مناڵ بە تاکیدی پێتێڵم ئەمە کە زەربەیەک ئێمە ئەو بڕیارەی کەیامان بەڕاستیە لە خۆ منەمانە کەسانی پسوەڕمانێنە کەسانی کۆمەڵایەتی دەرونی پەروەردەی هێنامان کۆنفرانسمان لەسەر گێر لە نەسلبیەکانمان لێگای و ئەنجا بڕیارەکەمانە ئەنیۆنی بڵێ بە بڕیارێکی کەزایی بوویامان و بۆ معلومات بە فیدباکی ئەو بڕیارەشمان وەرگتەوە لەگەڵ دایانگەکان ئەم ساڵ کۆبوونەوەمان کرد لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی و سەرجەم بەڕێوەبەری هەموو دایانگە حکومی ئەهلیەکان فیدباکەکان هەمیان دەستخۆشیان لێ کردین هەمیان سپاسیان کردین وتیان بەڕاستی ئیشێکی
چاکتان کردووە کە مناڵ زۆر سپاس بۆ بەڕێز هیوا سعید بەرپرسی داهێنگەکان لە داهێنگە لە بەڕێبەتی کار و گەشتپێدانی کۆمەڵایەتی سلێمانی زۆر بەخێر بێ سپاس بۆ ڕێنمایی ڕوونکردنەوەکان بە هیوای سەرکەوتن زۆر لە خۆشەویستان تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ناڕەزایەتی و داخوازی چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئەو دیاریکردنی بڕەپارەیەکی زۆر کەم بۆ پرۆژە تەواو نەکراوەکانی پارێزگای هەڵەبجە چین و توێژەکانی پارێزگا ناڕزایەتێکی زۆریان لێکەوتەوە بۆ مەبەستە دەچینە لای بەڕێز خاتون نوخشە ناسیح قایمقامی ناوەندی پارێزگای هەڵەبجە. خاتون سڵاوت لێبێ و بەیانیت باش کامانە نەو ناڕزایەتیانەی کە ئێستا چین و توێژەکان جەماوەری هەڵەبجە بەرامبەر بە وەکوڵێن نابەر پرسیارەتی کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەە بەرامبەر بە پارێزگاکە. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان بێگومان سنووری پارێزگای هەڵەبجە هەموو لایەک ئاشکرایە کە ناوەندی پارێزگای هەڵەبجە قەزاکەیەتی لەگەڵ هەر چوار ناحەی بیارە و خوڕماڵ و سیروان و ناحەی بەمۆیە و ژمارەی دانیشتوانەکەشمان زیاد لە 120,000 دانیشتوان هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە و هەموو لایەکەزانن کە پارێزگای هەڵەبجە ئەگەرە پێی ژمارەی دانیشتوان و سنووری جغرافی بووە لەوانەیە جۆرێک لە جۆرەکان نەبووە بەڵام بەهۆی ئەو قوربانی کە لە چەند سەدەکانی ڕابردوو یەک لە دوای یەکیاوێتی ئەم سنوورە هەڵەبجە بۆ پارێزگا و لایەن حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە فەرمانی بۆ دەرکراوە بەڵام بەداخەوە لە دوای دەرکردنی فەرمانی بە پارێزگابوونی هەڵەبجە حکوومەت هەرێمی کوردستان هەموو لایەکەزانن کە بە قەیرانێکی دارایی زۆر سەختدا تێپەڕی و ئێمەش لەو بارودۆخەیە بوون بە پارێزگا بۆیە هەنگام بەڵێ خاتون نوخشە دووبارە سڵاو گرفتێ لە پەیوەندیەکەی بەڕێسانە دروست بوو بە بپرسم بۆچی حیزبەکان لەلایەک و حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند هەمیشە هەڵەبجەیان کردوتە قوربانی واتە هەڵەبجە لە ئێستادا هیچ جیاوازیەکی لەگەڵ هەو هەڵەبجەیانیە کە ماوەیەک پێش ئێستا چەند ساڵی پێش ئێستا قەزا بووە بۆچی هەڵەبجە هیچ خزمەتگوزاریەکی بۆ ناکرێ؟ وڵی ئێمە زوومەکەین بەڕێزگان ئەگەر بڵین هەروەکو قەزاکەی جارانە لەبەرەوەی کە بۆ پارێزگا کۆمەڵە گۆڕانکاری بەسەرا هاتووە لەوەی کە ڕاستە بوجە نەبووە پرۆژە نەبووە ئەمە نەک لێرە لە هەموو هەرێمی کوردستان وا بووە یەک دینار نهاتۆ ناو خەزانەی حکوومەت هەرێمی کوردستان تاوەکو دابەشیان کردبێت و بەشی هەڵەبجەیان نابێت بەڵام لە ڕووی کارگێڕیەوە گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە کۆمەڵێک موئەسسەساتی کە پێوەستە بە بوونی بە پارێزگاوە لەم پارێزگایە دروست بووە لە کۆی حەڤە بەڕێوەبەرایەتی ئەمە سێنزە بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە کە هەندێکیان پێوەستن بە حکوومەتی ناوەندی و هەندێکیشیان پێوەستن بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێەیە ئەم پارێزگایە لە بارودۆخێکا دروست بوو کە قەیرانی دارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووە بێگومان ئێمە پشکی شێرمان بەرکە و لە بری ئەوەی کە بودجەی تایبەتمان بۆ دابنرێت و میلاکی زیاترمان بۆ دابین بکرێ بۆ خستنە سەرپێی پارێزگاکە ئەو قەیرانە داراییە پشکی شێری بەر پارێزگای هەڵەبجە کەوت و کەموکوڕیەکانی ئێمە زیاتر دەرکەوتووە لە چاو پارێزگاکانی کە هەرێمی کوردستان بەڵام ئێمە لێرە دیفاع ناکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئێمە خۆمانەکو ئیدارەی پارێزگاکە لەگەڵ هاونیشتیمانیانی پارێزگاکەمانە هەمیشە داوامان کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتمەندیەک با بە پارێزگای هەڵەبجە هەم لە ڕووی بوجەوە هەم لە ڕووی دەسەڵاتەوە هەم لە ڕووی پلە کارگێڕیەکانەوە بەڵام بەداخەوە هەمیشە موبەریری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە ئەوە بووە کە قەیرانی دارایی هەیە کە ناکۆکی سیاسی هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە کە ئەمانە کۆمەڵێک فاکتەر بوونوای کردووە کە پرۆسی بە پارێزگابوونی هەڵەبجە و هەنگاوەکانی وەکو پێویست وەکو خواستی نیشتیمانیانی پارێزگای هەڵەبجە و ئیدارەی پارێزگای هەڵەبجە بەڕێوە نەچێت. تەبان ئێمەش پێمان خۆشە هەڵەبجە ببێتە بووکی کوردستان ئەوەندەی خزمەتگوزاری و کاری جوان و پرۆژەی جوانی بۆ بکرێ کەوا پەنجەی جوانی و ڕازاوایی بۆ درێژ بکرێ. ناڕەزایەتی چین و توێژەکانی پارێزگاکە لەوە سەری هەڵدا کە لە سەرفکردنی پارە بۆ پرۆژە تەواو نەکراوەکانی پارێزگاکە هەڵەبجە هێندەی ناحەیەکی بۆ سەرف نەکراوە کاتێ بەراوردی یەکەی بە هەولێر و دهۆک و سلێمانی یام هەر پارێزگایەکی دیکە دەبینی ڕێژەکە ئەوەندە نزمە ئەگەر بۆ ناحەی خوڕماڵ و سیروان و بیارە و تەوێڵەش بواە لەوە چێر ئەوەندەیان سەرف بکردایە بۆچی هەڵەبجە بکرێتە ینی بکرێتە قوربانی و ئەمە ئەگەر سەرنجام هەڵەبجە پێویستی بە پارێکی زۆرتر بۆ پرۆژە تاوانەکراوەکانی خۆی داتایە هی 2014 واتە ئەمە کاتێک کە قەزا بووین و پێی ژمارەی دانیشتوانە ئەمە پرۆژەی پەرەپێدانی پارێزگاکانە کە بۆ هەموو هەرێمی کوردستان لایەن حکوومەتی ناوەندیەوە
دابین ئەکرا ئەو کاتە بەڵام لای هەمووتان ئاشکرایە کە لە دوای 2014ەوە 1 دینار لەو پارەیە نەهاتۆتە ناو خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەمە بەڕێزێک پێم وایە کە وەزیری بکەنەوە ئێمە دیفاع ناکەین لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئەم پارەی دابش کردووە بەڵام ئەمە واقعەکەی وایە هی ساڵی 2014 کە و کاتە قەزا بووین بودجێی پەرەپێدانیش بە پێی ژمارەی دانیشتوان ئێمە وەکو وتم ژمارەی دانیشتوانمان ئێستا 120,000 کەسە ئێمە ناتوانین ئەو ژمارەیە بڵین وڵا 500,000 کەسین تاوەکو پارەی زۆرترمان بۆ دابین بکرێ بەڵام بەدەر لەوەش من ئەمە مبرر نییە بۆ ئەوەی بۆ ئەوەنە دانراوە ئێمە باباسی ئایندە بکەین ئەوە لە کۆناوە بووە لە ئایندەیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان چی بکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیەوێت ئەم پارێزگایە بکە بە پارێزگایەکی نمونەیی و جوان و سەرکەوت و پێویستە بودجەی تایبەت و ئەستیسنای بۆ بکرێت لە کۆمەڵێک بواری ئیداری و مالیە ئەگینا هەروکو خۆی ئەمێنێتەوە وەکو چۆن هاوڵاتیان دەڵێن خۆزگە قەزاب وایە لەوانەیە ئێمەش بڵێن خۆزگە قەزاب وایە چونکم هەر عینەن بودجە و عینەن دەسەڵاتی ئیداریمانە بوو. زۆر باشە هاوڵاتیان چاوەڕێی تەواوکردنی پرۆژەی پردی ئیمام زامنن کە هەڵەبجە بە کەلارەوە دەبەستێتەوە لە ئێستادا کاری لەسەر ناکرێت ئێوە چ بەڵێن یا چ مژدەیەکتان پێ بۆ هاوڵاتیانی پارێزگاکە لە تەواوکردنی ئەو پرۆژانەی کە بەهۆی قەیرانی داراییەوە تەواو نەکران و پێویستیەکی زەرورین یان بۆنە لە پێشینەن بۆ هاوڵاتیانی پارێزگاکە لە ساڵی ڕابردووە تا ئێستا لە 140 هەموو پارێزگاکانی کەش ئەکا بۆ نمونەیەمە بۆ پردی تۆقوت 8 ملیۆن دلار دانراوە بۆ دروستکردنی ئەو پردە کە ئەگەر بە لە 2 لە 20 لە 40 بۆی حسابکەین زۆر زیاترەکە لەو پارەی ئێمە بۆیە لێک تێنەگەیشتنێکەیە لەو بڕێی کە دیاری کراوە و لەو داتایە دانراوە ئەگەرنا ئێمە ئێستا 8 ملیۆن دلار دانراوە بۆ پردە و چەند کارێکی ئیداری و مالی ماوە لە ئایندەیەکی نزیکە بانگەوازی بۆ ئەکرێت و ئەکرێتە بواری جێبەجێکردنەوە. پارێزگای هەڵەبجە کۆمەڵی خاڵی سنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانەیە هەڵەبجەیەکان داوا دەکەن کەوا خاڵە سنووریەکان ئەکتیڤ بن و بەڕەسمی بناسرێن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاوەکو ببێتە زیاتر ڕەخساندنی هەلی کار بۆ پارێزگاکە و وەخستنە سەرکاری کۆمەڵێ لە هاوڵاتی و گەنجانی پارێزگاکە ئێوە چیتان پێیە و چه پرۆژە یان چه بەڵێنێکتان پێ بۆ هاوڵاتیان تا چەند کار کراوە بۆ بە فەرمی ناساندن و کردنەوەی خاڵە سنووریەکانی پارێزگاکە بەڵێ ئێمە دوایین کۆبوونەوەمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە بە پارێزگاری کرماشان حزوری هێناوە بۆ پارێزگاکە و تایبەت بووە بە فەرمی ناساندنی هەردوو مەرزی تەوێڵە و مەرزی پشتەمان هەیە دواتریشکردنەوەی بازارچەی مەرزی سازانمان هەیە ئێستا ئەو دوو مەرزەی تر کارەکانیان لە کۆتاییایە بەس ماوەتەوە یەک نووسراوی وەزارەتی خارجی عێراقی بگاتەوە کۆماری ئیسلامی ئێران و ئیتر لەلایەن خۆیانەوە کۆماری ئیسلامی ئێران بە فەرمی ناساندوێتی و هەندێک ڕێکاری ئیداری ماوە ومێدمان وایە سەبەبوونی ئەم ئاڵۆزیانەی دوای حکوومەتی عێراقیەوە ئەگینا ئێستا کارەکان کۆتایی پێ هاتبوو چاوەڕێیەکەی نیشەڵە لە ئایندەیەکی نزیکە وا بکرێت بە یەکجاری بە ڕووی هاوڵاتیان و گەشتیارانی هەردوو لادا بکرێتەوە. زۆر باشە لەبارەی پرۆژەی خزمەتگوزاری ناوشارەوە لە جادە و پرۆژەی ئاو و کارەبا و زۆر شتی دیکەوە بە تایبەت جادەوبان لە ئێستادا پارێزگای هەڵەبجە کۆمەڵێ لەو گرفتانی هەیە بە تایبەت لە پرۆژە سەرەتاییەکان بە تایبەت لە ساڵی نوێدا یان لە دوای نەمانی قەیرانی دارایی تا چەند بەڵێنی ئەوە بە هاوڵاتیانی پارێزگاکەدەن لە زیاتر خزمەتکردنی زیاتریان لە جادە و ئاو کارەبا و زۆر شتی دیکەش. ئێمە خۆشبەختانە بۆ گرفتی ئاو و کارەبا هیچ گرفتێکمان نییە توانین بڵین کە پارێزگایەکین یاخود ناوچەیەکی زۆرترین کارەبا گەیەنراوەتە تەنانەت ئەو گوندانشی کە زۆر دوورە دەستە و کەمترین هاوڵاتیشی تیاژی کە گرفتمان نیە بەڵام گرفتمان لە قیرتاوکردن و چاوڕێژکردن و چاکردنی کۆڵانەکانە هەیە و ئەمەش دەرخستی تایبەتمان بۆ ئامادە کردووە و ئومێدیشمان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی ئاوەدانکردنەوەش و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانیە بەڵێنیان ناوە کە ئەو بودجەیە کە دابین بکرێت بۆ پارێزگاکە بڕێکی بۆ ئەو بابەتە تەرخانەکرێت و ئومێدمان وایە کە دابین بکرێت و بتوانرێت ئەو گەڕەکانی کە ماوە کۆنکرێت و قیر بکرێت تەواو بکرێت. باز بۆ بەڕێز خات و نوخشە ناسح قایمقامی ناوەندی پارێزگای هەڵەبجە زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بوویت. بەڵێ خۆشەویستان کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان لەگەڵ هاوکارم شەیدا
بە کۆتا گەشت تا بە یەگەشتنەوەیەکی تر و لە پرۆگرامێکی تری بەرنامی پەیامی ڕۆژ بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.